کاتتان باش لە بەرنامەی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوری نوێوە هاتوینەتە وەلاتان لە سەرەتادا گرنگترین هەواڵەکانتان پێشکەش دەکەین. لە شاری هەولێر و لە ڕێوڕسمێکدا کردنەوەی دەستگای چاپی فام ڕاگەیەندرا. لە ڕێوڕسمەکەدا سێ کتێب بڵاو کرایەوە کە بریتی بوون لە پێگەیشتن، تیۆری فستق و زازانە. دیارە ئەمڕۆ ئێمە دەستگایەکی نوێ ڕادەگەێنین کە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کتێبە، دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە. ئێمە لەو دەستگایە کۆمەڵێک هەدەفمان هەیە کە خزمەت بە خوێنەر و فەرهەنگ و کولتوری کوردی بکەین هاوشانی دەستگاکانی دیکە، بەڵام لەگەڵەوەشدا ئێمە کۆمەڵێک خاڵ هەیە کە زیامان دەکاتەوە لەوانی دیکە، یان دەمانەوێت کۆمەڵێک شت بکەین کە ببێتە خاڵێکی زیاکەرەوە و خاڵی ناسینی ئێمە لەگەڵ دەستگایەکانی دیکە. ئەویش ئەوەیە یەشێک لەو خاڵانە بۆ نمونە گرنگیدان بە زمان و ڕێنووس و خاڵبەندی لە زمانی کوردی کە بەداخەوە تا ئێستا لە زۆرێک لە دەستگاکان لە ڕۆژنامەکان لە کتێبەکان هەست بە جۆرێک لە بێڕێزی بەرامبەر بە زمان و ڕێنووسی کوردی دەکرێت. یەک چێژی دیکە لە ئامانجەکانمانەوەیە کە کۆمەڵێک گەنج بێنینە پێشەوە کە لە بواری نووسین و لە بواری وەرجێڕان توانایان هەیە، بەڵام ئەو توانایان شاردرایەوەتەوە لەبەرچی لەبەرەوەی دەستگاکان زۆربیان کتێب بۆ ئەو کەسانە چاپ دەکەن کە کەسی بەناوبانگن یان کەسانێکن پێشترێک ژمارەیەکی زۆر کتێبیان هەبووە، بەڵام ئێمە هەوڵ دەدەین کەسانێک کە توانای شاراوەیان هەیە توانایان هەیە و کار بکەن ئەوانە دەستیان بگرین و بێنین و پێشەوە و وەکو گەنجێک یارمەتیان بدەین بۆی بەدیار بخەین کە مەرجنیە ئێمە تەنیا ئەو کەسانێک کە بوونەتە ناو تەنیا ئێمە ئەوان بەدیار بخەین. زازانە ڕۆمانێکی مێژوویە باس لە ڕاپەڕینێکی بەر لە مێژووی شاری بابل دەکات. ساڵی 522 پێشزاین کاتی بابلیەکان دژی دەستەڵاتی هاخامنشیەکان ڕاپەڕین و بابلیان ئازاد کرد. لە مێژوودا ئەم ڕووداوە تەنیا بە دێرێک لە باس کراوە کە داریوش لە میانەی تۆمارکردنی سەرکەوتنەکانی لەسەر بەردی بێستون باسی لەمە کردووە، بەڵام کاتێکە گەڕانێکم بە دوای ئەم بابەتە کرد زۆر کەم شتی سەبارەت بە نووسراوە، هەر ئەوەندەی کە داریوش زۆر بڵین لە خۆبایی بوون و بە خۆ بە گەورەزان نووسیتی. من ئەم ڕووداوە بچووکە ڕاپەڕینێکی بەر لە مێژووی بابل کە لە مێژوو بە یەک دێرنووسراوە کردمە هەوێنی ئەم ڕۆمانە کە نەوە کەرباس لە ڕاپەڕینەکە دەکەم، وێنایەکی تەواوی بابل، ژیان لە بابل، پەرستن لە بابل، پەرستشیاری لە بابل، ئەفسانە، جادوو، یاسا، هەمووی باز دەکەم لە میانەی کەسایەتیەکان هەمووی باز دەکەم. ئەوەی لە ژیاری بابل، لە فەلسەفەی بابل، لە هەر شتێکی بابل تێنەگات هیچ تێناگات. بەڵێ لەوانەیە بڵێن تاچی کورد سپەی وەستەبەوە. زازانە سەرەتایەکە بۆ سیانە سێ ڕۆمانە کە دواتر ڕۆلی کورد و تاچی کورد دواتر لە بەشەکانی دی ڕوون دەبێتەوە. ئەوەش لەبیر نەکەین کە پاڵەوانەکەم داپیری کووردە و بەشێک لە پاسەوانەکانی گاردی پاشایەکە کوردن. بێزگەلەوەش کات هاتووە کورد سەبارەت بە ژیار و شارستانی خەڵکی تر شت بخوێنێتەوە. لە ڕۆژی جیهانی فۆتۆدا لە شاری سلێمانی فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان کرایەوە. لە فستیڤاڵەکەدا 110 فۆتۆگرافەر لە هەر 4 پارچەی کوردستانەوە بەشداریان تێدا کردبوو.
فیستیڤالە بڕی با بڵین کە فیلانی کە بۆیە ماهاتووە 350 فۆتۆگرافەر بەشدار بووە لە 350 فۆتۆگرافەر تەنها 110 فۆتۆگرافەر بەشدار بوون باقیەکەی زۆر بەداخۆ نەیانتوانیوە بەشدار بێ بۆی هەڵی مەسەلەن تکنیکی خۆیان و نەیانتوانیوە بەشدار بن ئەوەیش شانسێکی خۆیان بۆ نەیانتوانی یوادارم جایی توانن شانسێکی باشیان هەبێ لە جاری کە ئامادە بوونیان توانی بەشدار بوون و بەنسبەت جۆری فۆرم و چارچێوەکان کاڵبژێراوە لە 3 فۆڕم ئێمە بەشداریمان کردو و جۆری پێشانگاکانمان کە ڕێخستووە کیاسەکان 6 بەچلی تیا کیاسی جیاوازتر و فۆرمی جیاوازتر بۆ پێشانگاکەمان هەڵبژاردووە کە بتوانین بینەر بە شێوازێکی جیاوازتر ئیشەکان ببینێ و ئیشەکانیش پۆڵێن کراون بە 5 ئیشەوە کە سروشتی تایە پۆترێتی تایە فۆتۆی چیرۆکمان هەیە بە هەمان شێوە فۆتۆی ئارتمان هەیە ئەمانە هەمووی بەشدار بوون. گرنگی ئەو پیشانگا ئەوەیە کە تێکەڵاویەک لە نێوان ئەو هونەرمەندانە کە لەناو ئەو فۆتۆیانەدا یەک دەرنەوە ئاڵوگۆڕی ئەزمون و ئەزمموی هوەری فۆتۆگرافی خۆیان ئاڵوگۆڕ دەکەن ئەوە یەک دوو هەتا ئێستا زیاتر وێنەگران باەخیان بە پیشەی وێنەگری دەدا بەڵام ئێستاکە بە خەڵک دەڵێن فۆتۆگرافیش هوەرێکە وەکو هوەری شێوەکاری و موزیک و شانۆ لێرە داتوانی وانە بەهرەی هونەرمەندانی فۆتۆگرافی لە میانی ئەو پیشانگایە دەرببڕن. کۆنسرتێکی میوزیک و گۆرانی لە شاری ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ گۆرانی بێژ فوئاد یارە سازکرا. لە کۆنسرتەکەدا ئامادەبووان بە جۆش و خرۆشەوە گوێگری گۆرانیەکانی هونەرمەند بوون. دەمێک بوو ئەوەتەخواز بووم کە حتمما لە کارەکانمدا کە چەند ساڵە خەریکی کاری موسیقیم بە تاواتی ئاواز کە هەمیشە ئاواتمەوە بوو کارە کرمانجیەکان بخوێنم لەم کارەشدا کە هاتم بۆ شاری ورمێ بۆ خۆشەویستی خەڵکی کرمانج کە هەمیشە لای من ڕێزێکی تایبەتیان بووە کارە کرمانجیەکانمان هەڵبژارد و کە چەند کاری کرمانجیمان هەڵبژار لە کارە باشەکان کە پێشکەشی خەڵکی ورمێ خۆشەویستمان کرد. بەڕاستی زێی شانازیە کە لە شارەکانی تورگنشین کۆنسرتی کوردی بەڕێوە دەچێت و هەروەتر زێی شانازیە کە کوردێکی سۆرانی دەتوانێت بە زاراوەکانی دیکەش گۆرانی بڵێ من بەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵم کە هەمچین بەرنامەیەک بەڕێوە دەچێەوە لێرەوە تەشەکر دەکەم لە مواسسەی فەرهەنگی هونەری ئاوای بارانی پوونە کە ئەو کۆنسرتەی بەڕێوە بردووە. لە شاری زیگبۆرگی بۆنی ئەڵمانیا 11 پیکەرسازی کورد پێشەنگەیەکیان بۆ کارە هونەریەکانیان کردەوە.
لە پێشەنگەکەدا کورد و ئەڵمان و نەتەوەی جیاواز ئامادە بوون بە مەبەستی تەماشاکردنی کارە هونەریەکان. پێشەنگەش بۆ لەهەڤکردنە هونەرمەندên کورد وەرنە با هەفەردوو بناسن و ئەمکانە بن پێشە ملەتê ئەڵمان و پێشە ئۆروپیا بکن ku em jî milletekî ku ji hunerê û hunermenda hez dikin. ویستمە لەم پێشەنگە غێری ئەوە بزان فەلسفەی دوای مۆزوعەکان چییە، ویستمە نیشان تەکنیکەکەیش بەم لە بەرەوەی بە شێوەیەکی تازە کراوە. ئەمە کە برۆنزەکەی دایمەن تقریبا نیم سانتیم زۆر ئەستورە و قورسە بێ، بەس ئەمە بە 1 ملیم کراوە. ئەمە تەکنیکێکی زۆر تازەیە. تەکنیکەکەی ئەوە کەی تریش ئەمە ئەسپانەیە، ئەسپەکان بە مس کراوە بە شێوەیەکی ترەکە، ئەمە بە ئاگر نەکراوە، بە کارەبا کراوە. سوستیمەکەوەیە تۆ ئەتوانی مست لە جەیەک و بۆ جەیەک ترەک بینێری. Ez 6 kara peşdarım. Sê karin ji wan bronzin û yek dar e û yek her du dî kevirin berin û yek kevir e û yek mermer e. Lê kevirê Almanyayê û yê dî min welat pêkar anîne. Darê min zeytûn e. دووری لە وڵات و ئارەزوی بۆنکردنی خاکی نیشتیمان هەوێنی نووسینی شعری زۆربەی شاعرانە، بەڵام ئەو شعرانەی لە هزر و یادی هەموواندا دەمێنێتەوە بە پەنجەی دەست دەژمێردرێن. شاعیر جەوهەر جەلال خەڵکی قەڵازەیە و ئێستا لە سوید دەژی. ئەو دەڵێت تادێ خاکم خۆشتر دەوێت، چونکە وڵات وەکو دایک لە دڵمایە، ئەگەر بەردێک لەو بنارەدا بتاشرێ ئازارێکە و لە بن نایە. من جەوهەر جەلال بەهاری ساڵی 1965 لە قەڵازی لەدایک بووم. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم لەوێ تەواو کردووە. دەرچووی بەشی زمان و ئەدەبی کوردی زانکۆی سلێمانیم. ئێستا لە سوید دەژیم و خاوەنی دوو کتێبم بە ناوەکانی وەرزی لێوەکانت عەشق لێرە. سەرەتای دەستپێکردنی نووسینی من لە ساڵی 1986 دەست پێ دەکات. ناوەڕۆکی شعرەکانی من بریتین لە هەستی نیشتیمانی، خۆشەویستی، داکۆکیکردن لە مافی ژن و ئازادیەکانی، هەروەها گرنگیدان بەو خەبات و تێکۆشانەی کە لە هەر پارچەیەکی کوردستان دژی داگیرکەرانی وڵاتەکەم دەکرێت. شارەکانی من لەلایەن کۆمەڵێک گۆرانی بێژ و هونەرمەندی دەنگخۆشەوە کراون بە گۆرانی، وەکو هاوڕێی بەڕێز و خۆشەویستم هونەرمەندی گەورە کاک بەهجەت یەحیا، وەکو دیاری قەرەداخی، کاک چیامەدەنی،
علای سەلاحیان دووری لە وڵات و تاراوگا بەشێک لە سەرچاوی شعری منن. دوورکەوتنەوە لە نیشتیمان، دوورکەوتنەوە لە ئازیزان و خۆشەویستان و هاوڕێیان دەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ نووسینی شار. گەرچی من لە یەتۆبۆری وەکو مامۆستای زمانی کوردی کار دەکەم کە پێم وایە یەکێکە لە کارە هەرە پیرۆزەکان کە ئێمە بتوانین منداڵانمان لێرە لە غوربەت فێری زمانی دایک بکەین. و کۆمەڵێک بەرهەمی تر کە من نووسیومە و هێشتا بڵاو نەکراوەتەوە بە هیوان بتوانم لە دووتوێ کتێبێکی تردا واتە ببێت بەسەی هەم کتێب بۆ من چاپی بکەم و بڵاوی بکەمەوە. خاک تا دێ خاکم خۆشتر دەوێ چونکە وڵات وەکو دایک لە دڵمایە ئەگەر بەردێک لەو بنارەدا بتاشرێ ئازارێکە و لە بن نایە. سۆز و خۆشەویستی کاتێک لە ناخەوە بەڕاستگۆیی بوونی هەبێت ئەوا لە دەنگی گۆرانی بێشدا هەستی پێدەکرێت. مەحموود بامەڕنی لە ساڵانی هەشتاکانەوە ئارەزووی گۆرانی وتن دەکات. ئەم هونەرمەندە خۆشەویستی لە دەنگیدا هەست پێدەکرێت و خاوەنی چەندین گۆرانی ناوازەیە. عشقاتە گولنار گرم ئەڤیندار دلێ بریندار لێکرە بوار گولنار گولاگەش پڕی بێ ناخۆش بەسەر و ژینڕێ وەرە جار و بار گولنار گولاگەش پڕی بێ ناخۆش بەسەر و ژینڕێش وەرە جار و بار تنێڤێ جارێ بگەهێن یارێ بکەم زێمار ji bo te gulnar destpêka salet heştê ya min destpêkir min heza muzîkê hebû siran gudnê heştê û duyê heştê û sê şên bêjim heştê û şeşê heştê û heftê ez çima tune grupa da piştî ez bi mar nehatîne bajara dûkê piştî ge çima grupê Dilşad Mihemed Seîdî da grupê muzîkê tîpa dûk ya hunerî noto yekê noto duyê min du sê stranek çêkirin noto pêncê noto şeşê yani wisa stranê singel min çêkirin Gula baxçê jînê dergehê evînim Gulistana teme birdemin mezginim مثلا من تحسين طه انا بهني قطاب خانه تحسين طه محمد شيخ ويا محمد عارف الجزيريه يعني ترى انا من شيكي يا زجار عظيمه يالك بس ترى انا ازين نخشي من بيت ازيال حاجه كم وبمن خالتي كيجي بيورجرت وبمن كنت بيجن شام يعني كان درجه كاس برمسري ازين نخشي سر بلقد قلو نسرينا بهينا مستبانيتها شواين شاي مكينا أزدين أخشين مناغيتها حتى بيا نوطو حافظ أو بريكونك شو بيسترانا كردي لبريشي خلطي كيما مدسخو بينا و يعني هر فترة من ستروني تشكيرو 2003 من ألبومي تشكيرو 2011 يعني مسيرة من هنري وصل تقول أزدهم إيفا
ئەvە چەند ئێوار بورین ئەvە چەند ئێوار بورین جافێڤیاتە وەستیان تو نەهاتی ئەی شیرین لبسر من دهات طاري اشتو تو ندياري خلج جيفانا زفرين تو نهاتي اي شيرين دۆبڕگەمان دەربارەی شاعیرێکە لە سلێمانیەوە یەکێکە لەو شاعیرانەی زۆربەی شعرەکانی کراون بە گۆرانی ئەو دەڵێت من هەمیشە بە دوای ڕێگایەکی تازەدا دەگەڕێم ئەو دەیەوێت بچێتە دنیایەکی ترەوە و لە پەنجەرەیەکی دیکەوە بڕوانێتە ژیان باوکم بیرمێت بە مناڵی کتێبیە کڕی بە منێ هێنایی بۆم بخوێنەرەوە زۆر جا نەمەزانی بیخوێنمەوە هەنێکی لەبەرەوەی لە مەرحلەکانی سەرەتایی یابووم کتێبەکە زۆر لە توانای من بەرزتر بوو کتێبی شعر یەکێ لەو کتێبانی کە هێنابووی بیرمێت کلی لەو دیم نەبوو یەکێک لەوانە کرێچێتی بوو کە ئەو سەردەما ئەو وەکو نەخوێنەوە ئارێک لە دەست کتێب فرۆشێک دەستی کەوتە بوو نەگەوەی کتێبێک بە لە ئاستی سەقافیە بۆ منی بێنەیە بە پێی گوێرەی تەمەنی خۆی بۆ من بێنێ دواتر لە تەمەنی نەوجوانیەوە من ئاشنا بووم بە دنیای گۆرانی و گوێگرتنم لە گۆرانی دەوروبەر و مقارڕە نەکردن خۆم دەسمایە نووسینی شعر لە دوای 91ەوە من شعرەکانم کران بە گۆرانی بەڵام لە هەشتاکانەوە من شعرم نووسیوە بەڵام لەبەر باری سیاسیە و کاتە و حەز نەکردنم بە ئەوەی ناو ناوبانگمە بێوەمانە شتم بڵاو نەکردێتەوە لەو سەردەمانەیە وەک پێویست دواتر ئەوە بوو من خەڵاتی ڕێزێنانم لە چەندین شوێن وەرگرت جاری وایە بەخواستی خۆت نییە ژیان وا دەێنێتە پێشەوە لە بوارێکە ئەگەر تۆ بە سادیش کارێک بۆ کردبێ بە جۆرێکە و باتە پێشەوە کە خۆتەوە قوعەن نەکردبێ من هەمیشە بە شوێن ڕێگایکی تازای ئاگەڕێم هەمیشە بە شوێن دەرگایەکی تازای ئاگەڕێم ئەو مرۆڤ مەرج نییە من 30 ساڵ لەمەوە پێش شیعرم نووسیوای تەمەنی پڕ ئەسرینم ئەڕۆی ئاور نادێتەوە ئێستاش دیسانەوە بێمەوە ئەی گەنجێتی و ئەی نازانم چیە بێ بسمە دنیایەکی ترەوە پەنجەرێکی ترکەمەوە بەتیشێکی ترا بڕۆم لە ڕووناکێکی ترەوە بڕوانمە ژیانەوە خۆشەویستی و جوانی بە جۆرێکی تر بێنمەوە تەوزیفی بکەمەوە لە ناو دەقەکانە ناکرێت من هەر بەم شێوەیە و باز لە خۆشەویستی بکەیت و خۆشمەوێت و ڕقم لێتە و لە بیرم کە و ئەمانە بەسەر چوون ئێستا دنیای تازەی شعر گۆڕاوە بە تایبەتی دنیای گۆرانی گۆڕاوە هەموو جۆرەکان گۆڕانی بەسەرایەت لەبەرەوە چۆن من هیوادارم گۆڕانی دەقەکان چۆن گۆڕانی بەسەرایەت بەڵام بەرەو جوانتر بڕوات بەرەو ناسکتر بڕوا بەرەو وێنە و تۆزیفی جوانتر بڕوات. ڕاستە من لە کووردا کەس بەقەدەر من شعری نەکراوە بە گۆرانی بەڵام من خۆشبەخت نیم بەوە لەبەرەوەی ئەگەر لێم بپرسی چەند گۆرانی تۆ نەمرە لەوانەیە بڵام 15 گۆرانی 15 گۆرانی من نەمر و بە شێوازێکی جاد ماونەتەوە. ئەی تەمەنی بەڕەسرینم ئەڕۆی ئاور نادێتەوە لەگەڵ هەموو هەنگاوێکتا لە عمری من ئەسریتەوە خۆزگە منیش وەک پەپولا گشتە منم وەرزێک وایە دوور لە خەم و تاڵی ژیان
تەنها گوڵم بناسیایە ڕێگام سەودای تەنیاییە و کەسێک نایە بۆ سەردانم ئیتر چی بکەم لەم تەمەنا کە لە هەمووی پەشیمانم لە گریانی مناڵی ماپیەکەنینم بەخەم ئەهات کەچی ئێستا خەم دەریایە بۆ کەنارم شەوە لەدا